بە ناوی خۆی گەورە و مێهرەبان. برانی خۆشەویستم، پڕ بە دڵ من سوپاستان دەکەم، بە خێرهاتنەوەتان دەکەم بە ناوی خۆم و بە ناوی هەموو گەلی کوردستان. ئەتوانین بە پشتڕاستیەوە بڵێن بەڕاستی ئێوە قارەمانن. ئێوە ئەرکێکی پیرۆزتان ئەنجام دا، سەروەریەکی گەورەتان تۆمار کرد بۆ خۆتان، بۆ کەسوکارتان و خانەوادەتان، بۆ میلەتەکەتان، بۆ هەرێمی کوردستان. کاتی کە بەشێک لە خاکی کوردستان و هەندێک لە خوشک و براکانمان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە پارچەیەکی تر کەوتنە بەر هێرشی ئەم تێرۆریستە وەحشیانە، بۆ ئەوەی ئێمە یەکێتی نەتەوەیمان پیشان بدەین، بۆ ئەوەی پیشان بدەین کە هەرێمی کوردستان ئەگەر بتوانی نەک تەنها بەرگری لە دانیشتوانی تەنها هەرێمی کوردستان نەکات، بەڵکو لە هەر کوێک هەر کوردێک ئەگەر تووشی هێرشی دوژمنان و تێرۆریستان بوو، ئەگەر بتوانی یارمەتی ئەداتن و دەیپارێزی، نەک بڵێ هەر کوردێک، هەر مرۆڤێک ئەگەر تووشی زوری زورداران ببی. اینجا چه بگاتەوەی کە کوردێک کاتی کە ئەو دەرفەتە ڕەخسا هێزێک بچی بوو کوبانێ، یەکەم جار ئێمە ئامادە بووین کە هێزێکی پەیادەش بنێرین. ئەوە جەنابی وەزیری پێشمەرگە و برایانی وەزارەت هەموو ئەزانن. بەڵام ئەو برایانەی لەوێ خۆیان داوایان کرد، گوتیان ئێمە پێویستیمان بە هێزی پەیادە نییە، دەمانەوێ هێزێکی پشتیوانیمان بۆ بنێرن. لەسەر ئەو ئەساسە بوو کە وەزارەت هەڵسا بە ئامادەکردنی هێزێک لەو حدودەی 160 پێشمەرگە وابزانم لە هەردوو هێزی پشتیوانی 1 و 2. ئەو شەرەفە بەر ئێوە کەوت. ئێوە کە چوون نە ئێوە دەتانزانی تووشی چ وەزعێک دەبن، نە ئێمەش دەمانزانی. ئێوە زۆر خۆشەویستن لە ئێمە، بەڵام ئەوەندە دۆزەکە پیرۆز و مقەدەس بوو، ئێوەش دەستبەرداری گیانی خۆتان بوون، ئێمەش تەقریبەن کە چوون وەکو خواحافیزی ممکنە نەمانەزانی یەکترە بینینەوەیان نە. ئەوها چوونە شوێنێک کە لە ڕووی جۆغرافیەوە یەکەم جارە، متاکیدم هەر هەمووتان ڕەنگە یەکەم جارە ئەو شوێنە ببینن. اینجا ڕێگایەکی دوور، بەڵام ئێوە خۆتان شاهد بوون چ پێشوازیەکتان لێکرا. حقیقت کە ئەڵێن سەروەری و سەرفیرازی و سەربڵندی و شەڕەف و هەموو شتێ ئەمەیە، چۆن ئەوها سەربەرز بی لەناو ملەتی خۆن. من خۆم متابعەمە کرد لە تەلەڤیزیۆن لە زۆر شوێن گەنجی کورد، کچی کورد شوێن تایەی تڕۆمبێلی ئێوە نماش دەکرد. یعنی ئەو شوێنەی کە تڕۆمبێلی ئێوە بەسەردا چوو، ئەوانە چوون ئەو شوێنەوە نماچە کرد. اینجا حسابی خۆت بکەن، ئێوە حسابی خۆتان بکەن، ئێوە چ سەروەریەکتان تۆمار کردووە، جێگەتان لەکوێ لە ناو دڵی ئەم میلەتە. ئێوە سەری ئێمەتان بەرز کرد، ئەرکێکەتان بە مەردایەتی و بە پیاوەتی و بە ئازایەتی جێبەجێ کرد، و ئێوە پێشمەرگەی کوردستان بوون کە چوون، و لەوێش بەکو پێشمەرگەی کوردستان ئەرکێکەتان بەجێهێنا، دەستان خۆش بی. بەڕاستی سوزی زەحمەتە ئینسان کەلیمات بدۆزیتەوە، نە وەسفی ئێوەی پێ بکات، نە سوپاسی ئێوەی پێ بکەم. تەنها ئەوەندەیە ئەڵێم ئێوە نوێنەری هەموو پێشمەرگە بوون، نوێنەری هەموو کوردێکی دڵسۆز بوون، ئێوە ئەرکێکی پیرۆزتان ئەنجامدا، سەری ئێمەتان بەرز کردەوە، و بەڕاستی چوونی ئێوە بوو بە سەبەبی ئەوەی کە زیاتر دوژمنان ناومێد ببن و ئەو داعشە تێرۆریستانە نەتوانن شارێکی هەمووی کۆنتڕۆل بکەن. بەعکسەوە بە گەیشتنی ئێوە ڕۆژ لە دوای ڕۆژ هەم معنەویاتی ئەو برایانەی لەوێ زیات بەرزتر بووەوە، و دەستکەوتی باشتر بەدەست هات، سەرکەوتنی باشتر بەدەست هات، تا وەکو بە پێی معلومات و ڕەنگە ئێوە خۆشتان باشتر بزانن
استبشی هر از زوری شارکه و بزانم کەوتە و دەست خەڵکی خودی شارەکە و ئەو شەڕوانانەی کە لەوێ شەردەگەن و بەڕاستی جێ ئەوەشە ئێمە بڵێن ئەوانیش قارەمان بوون، یعنی تا ئێوە پێشی ئەوەی ئێوە بچن پێشی ئەوەی کە هاوپەیمانان یارمەتیاندەن بەرگریەکی قارەمانە نێوان کرد، دەستخوشیان لێ دەکەین. ئەگەریم ڕۆیمە تەماشا بکەین وەکو کورد، ئێمە لە مەسافەیەکی 1500 کیلومتری لە شەڕ داین لەگەڵ ئەم تێرۆریستانە، ئەگەر لە کوبانی حساب بکەیت تا خانەقین یا بڵێن تا جەلەولا. تا ئێمە شەڕەفێکی گەورە بوو ملەتی ئێمە و بە دەستی ئێوە بەدەست تو بازووی هەموو پێشمەرگە قارەمانەکان ئەم شەڕەفە تومار کرا. خەڵکی تر هەمووی ناومێد بووە ڕائەکە تەسلیمە بی. تەنها پێشمەرگەیە کە توانی داعش تێک بشکێنی و نەک نەهێڵی بێتە پێشەوە، بەڵکو پاشەکشەشیان پێ کرد لە هەموو شوێنەکان. ئینشاءالله ئەگەر هەندێک شوێنی کەم مابی ئەوەش دیسان ئینشاءالله هەر ڕزگار دەکرێنەوە. معادلەکە گۆڕا. ڕاستە ئێمە لە بیدایەت تووشی هەندێ وەزعێک ناخۆش هاتین، بەڵام ئەمە شەڕە برایان. لە شەڕدا جاری وهەیە سەرەکەوی، جاری وهەیە دەشکەی، جاری وهەیە تو دژمن ڕاوانێ، جاری وهەیە ڕایکەی لەبەر دژمن. ئەمە هەمووی نەت یەک شت زۆر گرنگە، یەک ئەویش ئەمەیە کە ئێرادە نەمری، ئێرادە نەشکێ. ئێرادەی ملەتی ئێمە نۆبی بشکێ و ئێرادەی ملەتی ئێمە ملەتی گەلی کوردستان لە ئێوەدا خۆی دەبینیتەوە. وەختی ئێرادەی پێشمەرگە نەشکێ ئێرادەی ملەتیش بەرزەبی. ئێستا سەردەمێک وای لێ هاتبوو، یعنی کەس هەر نەیەزانی ئەهمیەتی پێشمەرگە، بەڵام ئێستا گۆرانی بێژە جلی پێشمەرگە لە بەرەکە بووکو زاواران پیرۆزیان بی جلی پێشمەرگە لە بەرەکەن. وای لێ هاتووە بووتە کەلیمەیەک لە ئەوروپا و لە ئەمریکا و لە هەموو دنیا. ئێستا باوەڕ بکە یعنی لە هیچ کۆنفرانسێکی هی دەرەوە نییە، هیچ کوبوونەوەکی مەسئولینی هی ئەوروپا ئەوانە نییە کە ناوی پێشمەرگە نێنرێ لەوەدا. وەکو گوتم لە بیدایەت ڕاست هەندێک خەلەل و ئەمە پەیدا بوو، بەڵام استراتیجەتێکی ڕاست پەیڕەو کرا کە یەکەم ئەوە بوو تەقەدمی تێرۆریستان ڕابگیرێ، اینجا ئێمە بکەوینە مەرحەلەی هێرش بردن. وەلحەمدوللیلا ئێستا ئەوان لە پاشەکشەدان ئەو قووەتەی ئەوان کە پێیاڵێن جەیش الخلافە کە بەشی هەرە زووری بێگانەکانن کە پێیان ئەڵێن جەیشی مهاجرین لەسەر دەستی پێشمەرگە تەقریبەن تەدمیر بوو، کە ئەمە خەڵک پێشی ئەوەی بگەنە شوێنی خەڵکی تر ڕایانە کرد، پێشی ئەوەی تووشی شەڕ ببن لەگەڵیان، بەڵام لە شەڕانەی لەگەڵ پێشمەرگە ئەوان تەقریبەن تەدمیر بوون و ئینشاءالله سەرکەوتنی نیاییش هەر بوو گەلی کوردستانە. و پێشم خۆشە ینی ئێوە بزانن کە بوو داعش پەلاماری کوردستانیدا. طبعا ئەمانە درێژە پێدەری قاعیدەن، ئەمە نییە بڵێت تەنزیمێکی تازەبی، ئەمانە انشقاقیان کرد لە قاعیدە دوای کوشتنی بن لادن و ئەمانە ئەمە لەسەر مەسایلی فکری و ئەوانەی خۆیان، بەڵام هەر هەمان ئەو قاعیدەیە کە وەختی خۆی دروست بوو. ئەمانە ساڵێک بەر لە ئێستا طبعا پێشتریش خەڵکیان هەبوو، بەڵام بە شێوەیەکی منهەجی هاتن لە جنوب غەربی مووسڵ، ویستیان دوسێ قاعیدە دروست بکەن بۆ خۆیان. لەو وەختەوە خەبەرم نارد بوو مالکی لە ڕێی سەفیری ئەمریکی، لە ڕێی دکتۆر ڕۆژ، لە ڕێی سەید عەمار حەکیم، خۆشم تەلەفۆنم بۆی کرد، وتم ئەمانە بەرنامەیەکی زۆر زۆر مەترسیداریان هەیە بۆ ئەم مەنتیقەیە، ئێمە حاضرین وەرن بۆ عەمەلیایەکی مشتەرەک بکەین، هێشتا زووە ئەوانە خۆیان قایم نەکردووە باشکەم عیلاجی بکەین. هەر گوێشی نەدای، خۆم تەلەفۆنم بۆی کرد، کە تەلەفۆن بۆی کرد گوتی تو ئاگات لە هەرێمی کوردستان بی، ئێرە مەترسیت نەبی، هەموو وەزعەکە لەژێر کۆنتڕۆلە. کە داعش هاتن بۆ مووسڵ، ئەوان بە خەیاڵیشیان نەدەهات کە ئەوان مووسڵ بگرن. ئەوان هاتبوون ئەو حەبسخانەی بادوش کە تقریبا 15 کیلومتر کەویتە غەربی مووسڵ لەسەر دیجلە، هاتبوون ئەو حەبسیانە کە مەجموعەیەکی زۆر خەڵکی خۆیان لەوێ زیندانی بوون، ئەو زیندانیانە ڕزگار کرد.
او دو جنرالی که مالکی و ازانی کره ارزی بودی دگرن، علی غیدان و عبود گنبر هاتبونه معسكري غزلاني اعتبار اوانا اشرافه كان سر عمليات وانا نظم دوسي قول هاوني صوتو بسم الله شاوت مراز بنو معسكر كوت وانا سوري ترمبيلا كون من ريان كر هاتنا بري امبري دجله وي كبيرن الساحل الايسر كاوان ريان كر اواني تريش هم ريان كر يتر بوبا فوزا هر او بو يتر طبعا خلق كاش خوي بزار بو خلق يعني وكو نيم شرابرينك بحقيقة او سنيكاني او منطقة موصل وحتى بقراته خوي لا تكريتو وان هذا همو داعش ندبونا 2000 كاس خلق او عسكريش او عسكري ك بحسب مالكي درستي كربو جيشي قد ناظم جيشي عراقي جيشي مالكي او 10 سال امريكا وناتو بهمو توانای که آنها خریکیان بونو درست جنب 10 ساعت هموی وکو بفرت ویا المقاومهشان نکرد طبعا که اما بود دهشات پیش ایتر اما وکو يعني پشتیک بود بخیالشان در ندهات اینجا اون کنترلی وضع کیان کردو او وقت همو حزبکان دانشتن قرار او بود که اما اگر بتوانین سنوری خومان بپارزین اگر پلاماری اما درات دفاع کین اگر نه مالکی اول نیه براستی ریگش ناده خوشی آماده نیه به لگل ایمه تعاون کات ایمه حدود خومانه پاریزی طبعا هریم اولش یکی که لسروریه کانی هریم کردستان که همیشه درگاه کراوه بو همو لی قومه ویک لزمنی اوانه با زیادتر ل 200,000 عرب لیره بون بشیاری از زوریشان سنی بون تصورات هموی اوه بو ممکنه استه داعش پلاماری کردستان نداد هر لبر سنیکان لبر وضع خویان او همو جبهه بکات و بلام که پلاماریان داد دوی درکوت امانه دو هوی سرکی هبو بو اوی کوان پلاماری کردستان دن یک طبعا پالیان پیوان راوه استعمال بدوی او دایم بزانین دقیق کن اوانه که پالیان پیوانا بین پلاماری کردستان بدن او بو پروسه سربخوی کردستان و رفراندوم و امان همو گیشت قناغی که زور پیش کوتو ویستیان بما لم پروسه بدن طبعا 100 داعش و 1000 داعشیش بیتن ام پروسه بردوام دبی ممکن یه پاشک شیلی بکن اما یک اوی دو هم که بوا سببی اوی زور لسنیکانیش کورکورانه تاییدی داعش بکن او نوچانه در اوی هریمی کردستان که بعد اوی ماده 140 که داعش امانه هموی لحریم دستینی تو ایترا مشکلی حل دبی او نوچانه هموی اگر رین نو ایمش لو شاخانه دمینی نو اینجا اگر رحمیان پی کردین لیمون گرین باشه اگر نه لویش درمان کن طبعا حسابات یوان غلط در شو جاری نیان زانی که امریکا و اروپا وانه باو لذت دین و یارمتی ماندن دو هم نیان توقعی اویان ندکر که پیشمرگه و مقاومه دکن لدوسي شري پیشتر لهنده شوين يعني با تصوريان کرد که رنگه اگر پلاماری کردستان دن پیشمرگه بر یوان ناگریتن و ناتوانی دفاع بکد طبعا هر دو کی غلط در شو حسابات یوان اگر استا یک اگلیان پرسی او چه اوانه پالیان دان چه خویان رنگ پشیمان بین بلام تازه فایده اینیه طبعا بداخوه زور بداخوه اما قارمانی زور قارمان من لدزده لو شره و زوریش بدین دار بون روی مادی و ضرر زیانه که گوره به هریم گیشت بلام للای که تری شوه سنگی هریم چو آسته کی تر استلا همو دنیا هرچی رئیس جمهور هرچی ملیکه هرچی رئیس وزراء یا وزیر خارجیه چه وانه دین بو ایره چه وانه اتصال کن همو اغین پیشمرگه استلا لجاتی همو دنیا شری ام تروریستانه کرد پیشمرگه گیان و ناموسی خلقیان پاراستوه پیشمرگه یعنی سمعه کی و برز درست بوه که به هیچ ثروت سامان اما تو نتوانی بیکری راستی طبعا شهیدان انشالله جگهان به هشته بریندارکان انشالله خواه شفاان بو بنیری و بزنم ایوش الحمدلله
شهیدتان ندا بلام نزیکی داد 15 بریندارێکتان هەبوو انشاءالله سەلامەتن هەموویان ببوورم نازیەتم دان بەڵام ویستم لە نێزیکەوە بتان بینم بۆ ئەوەی بە خێراتنەوەتان بکەم بۆ ئەوەی سوپاستان بکەم و پێشتان بڵێم حەقیقەت ئێوە قارەمانن و ئێوە سەری ئێمەتان بەرز کردووە انشاءالله نمونەی ئێوە زۆر بی انشاءالله هەمووشتان پارێزراو دەبن و ئەو برانەی کە چوونەتە جێ ئێوەش انشاءالله وانیش بە سەلامەتی و بە خوشی دەگەڕێنەوە انشاءالله پێویست بەوە نەبێ ئێمە چێزی تر بنێرین بەڵام تا ئەوە پێویست بی و ڕێگە هەبی و مەجال هەبی بنێرین ئەوە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی نەتەوەیە تا پێمان بکرێت لە هەر کوێ براکانمان پێویستیان بە یارمەتی ئێمە هەبی یارمەتیان ئەدەین و دڵنیاش بن انشاءالله سەرکەوتن هەر بوو گەلی کوردستانە و ئەو خەتەرە گەورەی کە هەبوو نەما بەعکسەوە ئێستا داعش و ئەو تێرۆریستانە لە پاشەکشەدان و ئەو عەدی تەنازلی ئەوان دەستی پێ کردووە دۆزی ئێمە دۆزێکی ڕەوایە دیارە ملەتی ئێمە توانیویەتی ئیسباتی وجودی خۆی بکات توانیویەتی لە محافلی دەولی ئیسباتی خۆی بکات ئەگینا بەو دەست و بردیە چۆن ئەمریکا و ئەوروپا وانە هەموو هاتن بۆ یارمەتی ئێمە 3 ساڵ 4 ساڵ هەموو دەوڵەتان خەریک بوون لە سووریا شتێک بکەن نەیان کرد لە عێراق مالکی و ئەوان چەند خەریک بوون وەختی ڕوومادی نەیان کرد بەڵام لەگەڵ تهدیدی هەرێمی کوردستان کرایەوە خوتان بینیتان چۆن هاتن بۆ یارمەتی ئێمە ئەمەش ئەهمیەتی کوردستان پیشانەدات هەروە بە ئاسانی نەبوو ئەوانە بێن و یارمەتی ئێمە بدەن انشاءالله هەر سەرکەوتوو بن و تەمەن درێژ بن و وەڵی نازانم چ بڵێم هەر ئەوەندە ئەڵێم جارێکی تر بەخێر بێنەوە سەر و سەرچاوان انشاءالله عمر درێژ بن و هەر سەرکەوتوش بن هەندێ جار زۆر زەحمەتە یعنی فرمێسکی بێتە خۆر بەڵام وەڵی کە ئێوە چۆن کە ئەو ئیستیقبالەم بینی خۆم پێڕانەگیرە کە هاتنەوەش لە مەتار هەندێک نازانم دایک و خزم و کەس ئەوە نەبوون کە باشیان پێهێشتن و ماچیان نەکردن نازانم یعنی جەوێکی وا بوو ئینسان خۆی پێڕانەگیرە اینجا ئەمە سەروەری بەڕاستی ئێوە سەروەریەکی گەورەتان تۆمار کرد